ماشيني لصاري بنجاودو دنمارك وهاتوا او كاتك شرم يعني هنا شر امسري شبون منا ام قلاغي او دايره سوانا بس سورينا كيا بمشيني تانك ما نكر بس يكوتين بما كانوا او بخد برسبو جوانا بو تيجي او كاتب بدا ذكرى بدا سكر زورنا راحت ولا خوش مقدار شي كم دور ذكرى والله ام مشيني هات هذا رجلو هاو دوساس صاج تيكت او كانت هاد دج ذكرى نار حد بدا سكر والله نفسه ما باب ولا مقيا كداني ماك صايب بنجاودو حاجه بقى هنا سليماني وانا شاصو عفو هنا سليماني تلو كاتب ايش بيك بقدر قصاي خوي باري بيك دو اما سليماني نبو لبقى شداني جوين تيابو لما شداني تيابو سليماني حاجي اول دان هنا امي هنا تاگه چون هاتنا معنا دعوت انا كريا بازرگاني كوري هنا نا حاجي خو بك شو بغى دون ناس يفهموا كابلاج جولك ابو اما شيناني هنا يفرشت اما شيني بيوتو بيفرش وازم لازم اخو بنجادنا بشرنا ومشين بيفرش وكاتا ايش حاجي خو بك هنا ابشر ما يا جالكي مثلا بون منا سمعتي اكيد اولي ايلا لم سربوه سر اما تشنق كلا تيجي تشنق كلا مدجوا او بسيكوتين لا دام نشتان وانا شكي جوان درسو وكل الله شادي الناس والله قلنا منهم احمد حسين صادق خاقي ام شارم ولا ام شارش دايق بوم ام دكان صايب بنجاودو دكانه يجيكا او كاتيك ام دكانه هبو كاربان بو بلوكزو بشراو ام جورشاني ايش ما تياكل تيجي يشلو صالو انا ام دكانه ببيوي ويجيكا تام اخي خو عافيكا خو حاجي خوي مابو ايش خوي بشيكو تواناينا ما كرسنا ما شلنا ما شيء مشراوه شو معنا ثواني وقت موزيك كخلقين رجال خلقين سيريا كانوا رسمي يقولون أنا بابا كان ما نزوره زايد هشتو ما تتعم دقيق سنا جان عند الشروع اگر چند میکنم بین استول ویا ما نوشته تنشیکیم لیره لمشینه که ایرا چنی بیشتر او ما تنشیکت لطی که فریا جیره و درگتی دسترو هنر دارن فسر من بو هر زو استول بو که بکاو جیر نه هر زو ناشین بو بالا امری چکدوانه بجوری قیاسکی خوی اما برز ما نكردو ام جوزانا لا برز بولي درجه او درجه كي خوي بجو درجه خوي بس لازم ما نكردو تبغى خوش المشي جوان ركب بيقدر شو خاص يشرموا لما هيك بس بالله ام مشني بردمت امان دور مالي فيكرا او يتريا اما بس رومان بو سري هندو ام بيلاوا كسلكي اجولا هم يبوا كذا في مشيني خياتي خو بكرش يونا الا بمشيني سايبتي ابو امر روريه ابو بس سال كبر وشتا مشيني خياتي شتيك تنك ياريك بلا اموان بيشوانو ايش او كاتا طبعا مشيني نبو هيش هم يبدا ذكرى سالم بدا زبرا بسقو ابرا جيل بسقو ابرا حموشتك دزم إيش تاكلوا بيلاو بكي جوان يزركلوا شو هتادرناني إيش تاكلوا بعني خلاص يعني كن إيش كذا قلبك كان شو دور مستقر قلبي قاسة كان هبو وقت قالب هبو أما يشكل الموني قلبه كان أما قلبه
چەلمەکەمان نەخسە سەری ژێرەکە دی ئێراوێتە بۆ خۆی تەخت پێڵاوێکی جوان دەرەچوو بەس وەکو ئەم شێوەی ئێستا نەبوو ئەو کاشە چەلمەکان هێنا ئەیانە لە ژێرەکە ژێری لاسیکی تایی سیارە هەبوو تایەکەیان لە توپە دەکرد ئەکرا بە ژێر و چەلمەکانیان بەسەرا باسێکی پێوترا کەوش بازێکی پێوترا یارمپۆتین باسێکی پێوترا جاشکەوش ئەمانە هەموو دروست دەکرا قاڵب نەبوو دوای ئەوە قاڵب پیا بوو ئەم قاڵبانە لە بەغاوە هێنامان و وەستان خۆ عەفریقا ئەیهێنا لە بەغاوانێ و تا ساڵی 62 بەم ئامایەوە 62 ئایتر ئەم مەشینانە هات ئەم مەشینانە هەر هەمویان دانی ماشین لە ساڵی 62 ئیشەکەن ئێستاش هەر ئیشەکەن ئەم جیهازە ئیشەکەی هین بوو دروستکردنی ناوکەپ و ناوپەش ئەم قاڵممانە هێنا ئەمە گوێزانە ها چەلمەکەمان دانا ئەمانە خسەری ئەمە کە ئاوا لێ کرد لێ ئەیە ناوکەپەکە یان ژێرەکە هاش دەروانە تاما هەر ئەوە نەبوو سەری پێڵاویش بوو بۆ ئەنواع دروست دەکرا بەس وایە قاڵبەکان حازر بووە ئەمانە هەمووی حازر بووە بەشیشی ئەمە بوو بەدەستە یەک دەستەوە ئەمانە پێماقیە شی چاکچاک پیا بوو چی فابریکە حاجی هەر بۆ ئیشێ کرد مەشینەی چاک بوو ئەو چەرم شتێکە بۆتانە هات چەرمی خۆمان بوو یان لە دەرەوە چەرمەکان ئەم شەرمانەی کە هات بە زۆری لە بەغاو مووسڵەوە هات لەوێ دەباخانە هەبوو خۆشیانە کرد چەرمێکی حەیوان بوو لە مەشینە ئێرا و خەی پێوە کرا و هەروە بێتوانەیە بە مازوو خۆشیانە کرد بە چۆکری هەنار خۆشیانە کرد تاما مازۆکە زۆر مەڕغوو بوو چۆکڕە هەنارە کەمتر ئەکرا بۆ چەرمە کە ئێستا هەیە ئەمە ئەم چەرمە لەوە دروست دەکرێت مەستە مازووەکە بۆ نایەڵێت ئەوەیە مازووەکە مەسەلەی بۆ نەکە نییە بە قووەتر بوو چەرمەکەی باشتر هێشتوانە بەس چۆکە هەنارە کەمتر بوو ئا بۆ جوان دروست دەکرا و دەکرا بە چەرم و بە شەقەی گەورە تەبەقی گەورە و ئێمە لە توبەتمانە کردمان کرد بە پێڵاو ئاوای چاتاو کاگە ئەحمەد پێڵاوتان بەس بۆ سلێمانی دروستە کرد یا خەڵکی لە نەخێر ئەم دوکانە پێڵاوی دروست دەکرد بۆ هەولێر بۆ کەرکووک بۆ هەڵەبجە بۆ سەیسایەق بۆ چوارتا بۆ ناو سلێمانی خۆی تەنانەت ئەو کاتە حکوومەت پێڵاوی دروست دەکرد بۆ تەلەبە حاجبەکە خۆ ئافریقا هەموو ساڵە 3-4 جوتی تەواوی ئەکرد بۆ تەلەبە بەگوێرە ڕقەمی قاچی خۆی حکوومەت تۆزیەکە بەسەر قوتابیەکانە بە خۆڕایی بەر پارە ئێستاەوە نەماوە دروستمان نەکرد و تەواومان نەکرد و چۆن ڕێکوپێک خەڵ لە پێ کرد و بەرگەی زۆری شێکم 3 ساڵ 4 ساڵ لە پێکرا پێڵای حاجیبەکە بەناوبانگ بوو لە هەموو کوردستانە کە پێڵاوەکان یەکەم بوو زەلامی و هاو بەقەدەم 4 ساڵی پێچووە ئەنجێ هاتووە ژێچکەی دروست کردو یعنی پێڵاوی حاجی بکرد دڕان و لێبوون و ئەمانی نەبوو وەکو پێڵای ئێستا ناوکەف و هەموو شتێکی هەتیا هەموو شتێکی تیا و بەڵام پشتەکە باش بوو ئەو چەرمێکە هات چەرمی ئەسڵیە کڕی ژێی ئەسڵیە کڕی تێگەی کەپسەکەی مەزبوط بوو ئەو کەپسێکەی کرد حاجی بکرد خۆ ئافریقا وەکو ئێستا نەبوو ئەم ژێرێکە کەپسێکە 3 ساڵ لێ نابوو 4 ساڵ نابوو چونکە بۆ سیکۆتینێکی ئەسڵیە هێنا عادیەکەی نەهێنا نەوعاسیەکەی هێنا ئەڵمانی بۆ شق تۆقی ماوە لێە ساڵی پەنجاکان ئالوێ دامەناوە بۆ نمونە بۆ جوانی لە ئەڵمانیاوە هات پێیانە ئەبوو مەعمەل ئەم ئەبوو مەعمەلە ئیچن سەمڕێکی باش بوو کە ئیگەیچ بەری نایە ئێستاەوە نەما هەمووی ئێرانێکە هەیە و بازاری ئیتالیەکە ژێ خراب نییە ئەویش
ژێری پێڵاوەکە کە بەکارە بەڵێ باسی لە تەڵای سایار و ئەمانە بەکارە بەڵێ ڕق نەبوو یان شتی کەتان لەگەڵ بەکارهێنا نه هەر ڕقبوون نەقبوون ئەوە نەبوو هەر ئەوە هەبوو کایسە ها بڕی ئەیان کوڵان ئێنە توانرایەوە دووبارە ناتوانەوە ناتوانەوە لاسی بچێت توانە ئەیان کوڵان نەرمە بوو ئەنجەکردن بۆ ئەیان بڕی بەگاسن یا جەمەجاس ئەیان بڕی و جەژێرەکان سەرەکان یا بەسەریا خۆر لە پێ کرد و بەرگی زۆر یەگرت بەسەر پێڵاو نەبوو شتێ بوو نەیکەڵام ئەو سەردەمە پێڵاوی بڵێن ئافرەت و پیا و مناڵیش دروستە کرایان باڵێ ئافرەتیان دروست دەکرا حاجی بەکرد خوا ئەفریقا ئەو کاتە باوی بوو لە سلێمانیە ئەگەر بووک بێلایە بەشوو کەس بیلایە بەشوو لە نەوعی کراسەکەی پێڵاویان بۆ دروست دەکرد هەر ئەو قماشەیە بۆ شوێنەکە بە پێڵاو ئەوە حاجی خوا ئەفریقا پشووە بە ماڵەوە قیاسی قاچی بووکێ بگرتایە چۆن کاتی خۆی قازیە چوو لە ماڵەوە مارەیە کرد ئەمە چوو لە ماڵەوە قیاسی قاچێگر پاشێ لە قماشەکەی هێنا ئەکرد بە پێڵاو عینە قاچەکەی دەدەشوێت ئەو کاتەوە مۆجی بوو تۆ زۆر مهم بوو هەموو کەسێک ئەوە یەکرد یا خانەدانەکان بەخوا خانەدانەکان بە زۆریان کرد پێڵاوەکانەکە جلەکەش نەوە عینە شر پێڵاوکردن کراسەکەی قماشەکەی بۆ ئەڤڕی و ئەکرد بە پێڵاو ئەمە خۆی ئەسڵا ئیتالیایە ئیتالیاوە هاتووە بەڵام ئەوەی مهمە بەلامانەوە جوان بوو کوڕێکی هەیە ئەنوەی ناو کۆڵەگا دەکەی دروستی کرد لەم جوانتر باش ئەو تا لەسەرەوە دامانەوە هەر بەوەی ژەکەی ئینسەس ئەم ژێرە ئەهێنین سیکۆتینی لێین تەمان سیکۆتینی ئەسڵی ئێخێنە ژێر قاڵبەکەوانەیە تەمان ئێستا ناکرێت وەختی لێرەوەن ئاوا دەسیدەی بخۆی ئاوا جووتێکە تێگەشتی جووتێکە چند دەردەقا نیم سعات لەژێر قاڵبەکان مێنن چۆ دوایەوە چ کە دەرێن تۆ بچ لێبوونەوەی نییە بەشێت سیکۆتینەکە هەیە سەمەکە ئیتالیەکە ئەمەش ئیتالیەکەیە ئەمە زۆر مهمە ئەمە چاکەم ئەمەیان ئێرانیە شایانی ئەوە یعنی بەری ئاس بۆشتی بەسیط کراوە ئەو ئێرانیە ئەم مەکینەیە کە خاتی خۆی هات پێڵاومان دوو کەس بە سمارتە و بەین قەلاقی ماڕێ کرد بەڵام هەسا ئیشەکەی گۆڕی ئەمە لێرە لە مەشینەکەی ئەین هەم ڕێکچیەکە هەم خێراتەیەەکە هەر زۆر جواتی پێڵم مەشینی جامڕەشپە ئەم مەشینەیە زۆر مهم بوو بۆ ئێمە ئەمە فۆرسە بوو پاشێکردوانن ئەمە ئالێرە ئەم بەکرێشکە هەبوو پان بوو بۆ ئەم ژێرێک بۆی کە تەخت و جوان دەرسێ ئەم قەلاغەشی ئاوا لێ ئێدا پێگی چاڕێکی کە ئەمە هەر عینەشتە هەمووی ساڵی 62 هەمووی هێنا حاجی بەکە بردەوەدا دەچوو بردەوەدا ئەمەش بەڕاستی پەچی کەوت ئەم قاشیە پچڕا و ئەمێ بەکەڵش بەڵام بەهەرحاڵ ئیشی خۆمانی بەجێبەجێەکەین ئەمە لێرە ئەمە چەقۆیە ئەم چەقۆیە کەناری پێڵاوەکە ڕێگەکات چقم دە ساڵان ئیشمانە کە دوای دەسڵاتی کەرەسە نەما حاجی خۆ عەفریقا خۆشی تاقەتی نەما ئیش بەڕاستی جا کەرەسەکەش گرانە سوشتە پێڵاومان دروست کردا ئێستا 35,000 سێسو ئێستا بۆ 35,000 پێ لەبەر مزگەوتی گلای کەڕی 5,000 تەواو کوالش هەر نایبێتەوە ئەوە هیچ بەڵام شێک گوێلەوە ئەگرێ کاک ئەیبەن بە 5,000 پێکا بەگە سێمان ئەگرێتە ئێستاش خەڵکی ئەو سایەنەوە جیاجارەوە وڵە پێڵاو دروست ناکەم هەر پێڵاو کۆنەکەی پێیاکە یا ساڵان پێشە
قیاسی قاچی نییە بۆ نمونە قاچی گەورەیە یا بچووکە بەڵێ ئێوە توانانی بێت هەلاتان هەرچی چێنێ بێ گەورەکەیە تا ڕقم 50 هەبوو خۆ عافیکە پیاڵای وا هەبوو ڕقم 50 بۆی دروست کرد ئەمەڵا بوو ئەتە بۆی دروست کرد لە بەڵێ قاڵبەکەشیمان هەبوو ئێستاش قاڵبی 48 هەر ماوە لەسەرەوەیە بۆی دروستەکە قاڵبی 39 هەبوو 38 هەبوو پیاوانە دیوا پێی زۆر بچکۆلە بوو ئیچ لە 38 بۆ 41 ساعت تاوە گویتە 47 و 50 یەک زەلام ڕقەمی قاڵ ئەوسان مسیوەتی لێرە کاجی خۆی پرسیاریانە کرد نمرە 50 لێ پێ کرد هەر ئەو کابرایە بوو هەر لە حەجبەکە بۆی دروست کرد لە ئێستا بوون کەسێک قاچی قیاسی ئاوادێ ئەو بڵێن بۆ حەجمە بێ ئێوە بێت هەلاتان بۆی دروستەکە ناتوانین چونکە هیچمان نییە چیمانێ نە قاڵبی هەیە نە چەرمی هەیە نە ژێری هەیە ئەی ئێستا لێرە چی ئەکەن زیاتر بۆ والله زیاتر ئەوەی دانیشتوون لێرە بەیانی و چاوەکو نیوەڕۆ لە ئێوەش تا ئێوارە وەفان دانیشتین چاوەخۆین و جگەراکەین بەسەریا جا ئەگەرێکی قاچی کورت بێ هیوایە قاچی کورتە نمونە لەبەردەستە بەڵێ ئەمە نمونە ئەم قاچە ئەم پێڵاوە تقریبا 6 سانتیم کورتە قاچی جا ئەممان بۆ تەواو کردووە لەگە قاچەکەی سیرا ڕێگە بێتەوە چۆن بڵێ ئەمە و ئەوە ئەم قاچە کورتە بەرز کراوە تۆ خراوەتە قیاسی ئەمە خۆی ئەمە نەعلیشی ئاسایی و گەورە بەرز دەکرێتەوە بەڵام تر بە شێوەیەکی طبیانە دکتۆرەکە بمان نووسێ ئەڵێ ئەوەنە بەرز بێ ئەوەنە نەزم بێ ئەمە بۆ دروست دەکەم تانیش قاچی تاچە لێزانی ئەوێ کاکە لێزانی ئەوێ هەمووی لێزاننە زۆر خەتەرە ئەو ئەگەر لێ نەزانین لە سلێمانی چەندها دوکانێک کە بتوانە شەوزەکەم تاگارامان کوڕی حاجی بەکرد ئەو دروستێکە زۆر شارەزایە لێ یعنی ئەوەی کە بۆی دروستەکە کەم کەسێ بهێنێتەوە بڵێ بەعەمل نایە هەمووی پێتەواو و ئەڕوا و بەپیتەواو بۆ نمونە دوو سێ ڕۆژی پێچێ شە لە خەڵک وڵە و پاسەنجە سەرمەس چییە سمجەس چییە تۆسی کۆچینیتەوە با بە گاڵتە نییەوە وردەکاریە حساب و کتابە بزانی چەند بەرگاگرێ ئەسفنجی نەرم هەیە ئەسفنجی ڕق هەیە هەیە هیوا هەیە بە قاچی قورس بە پێ ناڕەحەتە هیوا هەیە کە نەرم بێت چ هینە چۆن بەرگەی ناگرێ ئەبێ بە قیاسی قاچی خۆی ئەو کابرایە ئەو زەلام ئەو ئافرەتە بۆی دروستەکرێ و پێ و ئەڕوە هیوا هەیە بۆ ماڵیشەوە هەر ئەوە دروستەکە لەبەرەوەی نالاقی پێی ئەم جیهازانە کە ئێستا هەمانە چەمە یەک دوو مەشینە لەسەرەوەیە من دانیمارکە کاتی خۆی حاجیبەکە خۆ ئافریکا ساڵی 62 هەمووی هێنا ئێستا وەک پارە ناکە بەڵام تحفەیەکیشە نایفرۆشین چون لە سلێمانیا تیا نییە ئەو مەشینانە ئەستا ئەو مەشینەیە کە لەوێیە ئێستا داهاتووە هەمووی بە کۆمپیۆتەر و نازانم چی و خۆی شەکە وەکە بەڵام ئەو کاتێمە تەق بەسێک و هاتە خوارەوەی بڕی و ناڕەحەت ئەو کارانە پێکە بەڵام ئێستا وەک فرۆشتن نایفرۆشین بەڵام هێشتومان توانێ ئینشاڵڵا بۆ مستەقبەل ئەمە سمبولی حاجی بکرا خۆی وەسیەتی کرد بۆ ئافریکا و تیشتا ئەنە مەفرۆشن دوکانەکە مەفرۆشن با بمێنێتەوانێ شتێک یادگارێکی جوانە زۆری قەچی ژیار و توخوا مێفرۆشن وڵی کاک تا توانامان بێ نایفرۆشی خۆ دوکانەکە پارە ئەکا بیفرۆشین یا بین بکرێ بەڵام دەبێت کاتی ئەو وەسیەتی حاجی بەکرد خۆی نایفرۆشین ناشین بکرد
والله كان هو هم يا صنعت كارم هم يا شارزام تقول بس يباك أنا قولبون بلام أوي كمان بتشوفي آلامي كورتي كورة بسكولاتيتي كزور خبير نمشنا إيش خويتي تاكي بيلاي بوبيانا بس بيلاو من لا لسلو كابلا قاشي لسمانة بيلاي نيا وتخليك يدرسكني أوي أما قاشي نخوشي خلافي هي لا أو بيدرس كردوا بيكبيو بالروح يعني أو أنا مش عم ببيني ها أو أنا أكن كيش قاشي أعصابي أنا خوش بيلاي بودرس حتشي بأكله حتشي بألام كوري شو عم يدرسك حتشي نوع حزك قاشي أما أوصابه أم قاسا أوصا أم برزي تشلونوه أما شي تشلدوه خوينا بوابه أبي أما تشلويك أما تشلدوه ستاندر أما تيجي بس كابلا هاتو بارا هاتو بقبان بتشيم ليك بس كبيولا كم بدرس كي حلوة وجان وقت كاك أرام أما يبو كردو جري شيلي أعلى كبيو كنت بيو الروا قاش شي تيجا قاش مه كان أوصابه لماش أوصاتر بهاد رزقه في واحد عشان يعني شلون يبيع دروس هيك شو الآلام شهر زي مراسي والله أمدك أنا كاتي خوي خوهر من نبو دوانزا شاقدي هبو خير بي يا أخوان دوانزا شاقدي هبو أما أو ديوانا نبو أشو أو ديوانا أو بيشا كدو بو أو ديو أشو هالشاقدي ميزي كي خوي هبو بانا قابقان لبرس يا أبو سركاني بحازك حاجي بكر ليش أنا كيف بتواكدني أو دجوتو أو هجوتو أو دوانزا سو هل يكب جوري شاقدي خوي إيش خوي عورتها بخشش حتى وجود كلاو درسوا كلاش جيش صصو بنجاجوت كلاش ما نتواقع هاينا يعني شيء بس شاغل كان يزور بي أنا ماونو بعد جان شو بلا إيش خوي أنا وشيء كان هامل ماون جالزان شو بجادو كان كوانو ده إن شاء الله مش قرأ